ئەوان هیچ جۆرە دراوێک بەکار ناهێنن، بەڵام خۆشبەختترین دانیشتوانی جیهانن. مرۆڤ بە درێژایی ژیانی بە دوای بەختەوەریدا دەگەڕێت. یەکێک لە گرنگترین هۆکارەکانی بەختەوەری ئەو شوێنەیە کە هەر کەسێک هەڵی دەبژێرێت. کۆماری ڤانواتو پێگاتووە لە 8 دوورگە کە دەکەوێتە ناوەڕاستی زەریای هێمن و ژمارەی دانیشتوانەکەی لە 300,000 کەس تێپەڕ نابێت. توانایەکی گەورەی ئابووری لەم کۆمارە هەیە کە ئاسوودەیی و سەقامگیری بۆ هاوڵاتیانی دابین دەکات. ماڵپەڕی ئیندێکس دەڵێت هۆکاری سەرەکی بەختەوەری خەڵکی ئەم کۆمارە ئەوەیە کە خەڵکی ڕەسەنی ئەم کۆمارە خاوەنی هەموو زەوی و زارەکانی ئەوێن و قەدەغەیە بیانیەکان خاوەنی هیچ شتێک بن. دانیشتوانی ئەو ناوچانە بە شێوەیەکی سەرەکی پشت بە کشت و کاڵ دەبەستن، هەروەها پشت بە ئاڵوگۆڕی کاڵا لە نێوان خۆیاندا دەبەستن بەبێ بەکارهێنانی دراو بە هیچ شێوەیەک. لە کاتێکدا هەندێک سەرچاوە هۆکاری دڵخۆشی دانیشتوانی ئەم دوورگەیە دەگەڕێنەوە بۆ پەیوەندی بەهێزیان بە نەریت و میراتەوە، بەڵام ژیانی دانیشتوانی ئەم دوورگەیە بە هیچ شێوەیەک ئایدیاڵ نییە. ڤانواتو دەکەوێتە ناو ئەڵقەی ئاگرەوە، واتە زۆر بەرکەوتی کارەساتی سروشتی و گڕکانەکانە. ئەمە جگە لە بەرزبوونەوەی ئاستی ئاو و گۆڕانی شێوازی کەش و هەوا. یەکێک لە تایبەتمەندیە جیاوازەکانی ئەم کۆمارە ئەوەیە کە دانیشتوانی دوورگەکە بە شێوەیەکی بەردەوام کۆدەبنەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕوویان دەبێتەوە. ئەمەش کاریگەری لەسەر بارودۆخی دارایی و کۆمەڵایەتی خەڵکی دوورگەکە هەیە. هەموو ئەم هۆکارانە وای کردووە کۆماری ڤانواتو خاکی خەونەکان بێت.